بە هاوکاری و هەماهەنگی لەگەڵ لایەنی تەندروستی دەرفەتی دابینکردنی ڤاکسینی کۆڕۆنامان بۆ بەساڵاتچوان ڕەخساند. خۆشبەختانە زۆربەیان ڕەزامەندیان دەربڕیەوە کە ڤاکسینەکە بەکاربێنن و ئەمەش خۆی لە خۆیدا کاریگەریەکی ئیجابی لەسەر تەندروستی بەساڵاتچوان بەجێ دێنێت، هەرچەندە لە سەرەتای بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا تاکو ئێستا ئێمە توانیومانە بەساڵاتچوان لەو پەتایە لەو نەخۆشیە بپارێزین، بەڵام دیارە ئەمەش لە ئەنجامی گرتنەبەری ڕێوشوێنی تایبەت بوو، لە ئەنجامی هەوڵ و ماندووبوونی ستافی خانە بوو کە توانیومان بە سەرکەوتوویی ئەم پرۆسەیە ئەم نەخۆشیە لێرە بە دوور بگرین. ئێستاش بە وەرگرتنی ئەم ڤاکسینە ژیانی بەساڵاتچوان ئاسایی دەبێتەوە و دەتوانن کەسوکاری خۆیان ببینن، دەتوانن بۆ پێداویستەکانی ژیانیان بچنە دەرەوەی خانە.